دەستپێکە شەڕێ تروریستی داعش هاتیە سەر ملەتێ مە پشێوەیەکی گشتی پشتی خەلک ئاوارە بیل دەڤەرە شنگار و زمار ئەف کەمپە هاتە داناندنê da xelkê vê deverê hemî li vêrê komê kin û li vêrê vehewînin. Piştî xelkatê ve ekîd pêdivî çend xizmetguzarî taybet şilayê tenduristî ve xelk gelek pêdivî xizmeta tenduristî bî li vê kempê. سەربازی ون ئەم جارە چیرۆکی کۆمەڵە گەنجێکی خۆبەخشی قەزای زاخۆ دەجێڕێتەوە کەم خۆبەخشانە دەیان هەزار ئاوارەیان لە ئامێز گرتووە لە کاتێکدا بەشی زۆری ئەو کارمەندانە ئاوارە و پەنابەرن بەڵام خۆیان تەرخان کردووە بۆ دابینکردنی خزمەتگوزاری و هاوکاری تەندروستی بۆ زیاتر لە 450,000 ئاوارە. ئەvە بنگەهێکی چارەسەریە دەستپێکیە. مە سێ جۆرێت خزمەتان پێشکەشتین بۆ نەخۆشە. خزمەتت بەری هەمیە خزمەتێت ئەمێرجنسی. خزمەتێت ئەمێرجنسی مە ئەمبۆلانس هەیە 24 ساعت الڤێرێ موجودە. مە نوبەدار هەیە الڤێرێ 24 ساعت الڤێرێ موجودە بۆ پێشوازیکردنی حالەتێت نەچاوەڕێکیریان ئاریشەک چێبەتیان جی ڕیدانێکی ڕیب دێت الڤێرێ تایبەت ڕیدانێت وەکی سۆتنیان هەر حالەتێکی دیە چێت بێت. ئەvە وەکو خزمەتێت تەنگاویە تێنە پێشکەشکردن. خزمەتە دوێ چارەسەریە. مە سێ نوژدار هەنە نوژدارێ ددانە هەیە مە نوژدارێ ئافرەتە هەمە نوژدارێ زاڵامە هەل الڤێرێ و کارێ شولێ نوژدارێ زارۆکا جی dikin. Ev xizmete wekî çareserî îlacî dinê. Em rawaneyî zaxwe dikin ew pêdivî nojdarê taybetmend bin. Dîvçûna li ser wan nesaxiyat dikin ew nesaxiyet pêdivî bin. Em ew nesaxiyet têne vegir em taybet wana bînîn û dîvçûneka rej li ser wana dikîn. Gel hindê ew nexweşiyên dom û dirêj. Pişkek taybet me vekir bi nexweşiyê dom û dirêj heyvane çavdêrî û dîvçûna wan nesaxiya jî dikir. خزمەتت me dîtirê jî yê xwe parastinîne. ئەم قەزایە لە سەرەتای هێرش و دەستدرێژیەکانی داعش بۆ سەر کوردستان کەوتە بەر لێشاوی ئاوارە و پەنابەران. ئەم لێشاوەیە پانتایەکی بەرفراوانی لە ناوچەکە گرت و تەواوی پارک و قوتابخانە و شوێنە گشتەکان بە هەزاران پەنابەر داپۆشرا. بەڵام ئەوەی جێگای سەرنجە بەڕێوەبەرایەتی تەندروستی زاخۆ لە ژێر فشارێکی بەهێز و زۆری ئەم ڕێژە زۆرەیە لە جێژیربوونی ئاوارەکان. Ev kadrê gelme karet kir em şiyan karekê gelekê pîroz encam din ji ber ku ev xelkê hatî gelekê wastiyayî bû barabtirê nexweş bûn gelek nexweşiyet rêkê gelek nexweşiyet derûnî toj bûbûn gelek nexweşiyê dîtirê yet bercesteyî yanî yet uzwî hebûn evî karmendî şiya 24 demjimêra kar bikir hem li bingehî û hem seredana xîveta jî kirin mala kirin mal gelek cara çûn gelek cara jî îsafet birin wekû tîmil gel çûn heta me gelek cara hindek nexweş pêdivî bûn me rawaneyî zaxwe kirin bes ev karmande 24 demjêra şev rûç li vêrê kar dikir. ئەم کەمپە یەکێکە لە خێوەتگا سەرەکیەکانی زاخۆ کە بە کەمپی بەسیڤیەک ناسراوە. ئێرە ئاوارەکانی ئێزیدی ڕۆژئاوای لەخۆگرتووە. یەکێک لەو کارانە پشکنینی خوێن و چاودێریکردنی تەندروستی ئەو نەخۆشانەیە کە هانایان بۆ دێنن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان. کارمەندێت me barabtirê xwe bexş karkirin bê beramber. Wextê kar jî dikir hîç tiştekî me talab nedikir barabtirê jî ne me firavîn danê ne me parekê dayê û xwebexş kar dikirin nav xîveta hemiya. Li gel hindê jî hêdî ev kara me berdewamî dayê û betal nekir ev kara berdewamî da heta ku çend rexrawet biyanî hatîn meşiyayî ew karmendê li gel me kar dikin
مچای تشتکی باسیت وکو دیاری رزگرتنه کیانجی تشتکی سوک وکو پارک مدای بس بونده بی کو هزار زحمت دانده کو گلک زحمت کشه و او پاره همی هاتی ورگری نبرانبری و خدمتی به او پیشکشی وان آواره کی ئەم فشارە زۆرەی پەنابەران لە بارودۆخێکی ناهەمواری وەکبوونی قەیرانی دارایی و شەڕی دژ بە داعش و چەندین گرفتی تر هەرچی حکوومەتی زەحمەت کرد. ئیدی لێرە ڕۆڵی کەسانی خۆبەخش و دڵسۆز دەست پێ دەکات بۆ کەمکردنەوەی ئەم ئەرکە و هاوکاریکردنی ئاوارەکان بۆ خزمەتکردن بە ئاوارە و دابینکردنی پێداویستی تەندروستی. از الكامبي بيرسفي ايك شورت كم ام الفيري خدمتا جماعة في كامبي خالكي في كامبي شولما الغرفة ددانا ام دداني ليكيشن ام دداني حشود كن ام سكيلينج وبولشين شيت كن يعني شتنا ددانا ام يعني قالقي تشتت هكا ايكي علاجي محتاجة مثلا التهابي هاي الدداني أن مثلا أحيانا عمليات محتاجن أم إحالة وخاصة زاخد شيء كان أم الفيري يعني ددوني حشود كان أم موعد الدن بمراجعة وأم شيشتناج بموعد بس يعني هلكي ددونا أو توث اكستراكشن أم يعني رأسا شيء كان بنساخة وأدوات ماجي جالك باشن تشتت كم بيرينينا الحمد لله. تیمی که باش الویره پیدا بو امشیانا اوی تیمی وکو خوبخش خدمتا اوی کمپی بکین هر دست پی که امشیان نزدیکی 6 تیمارکار تقریبا نزدیکی 7 هاریکار نوجداری و بریم پیج و 2 نوجدار هات نهاری کاریامه کرد امشیانا تراده کی اوی بینگهی پره بین همیاجی کارت کرد وکو خوبخش الفيدري أس معاون طبيمة أس خفري بشفم أم دو خفرن سعد دو روجي بشتي دوام خلاص بي أم دس بيت كان هتا هشتي سبي هتا دوام بد بديسا سبي شغلي ما شغل حالاتي طارئين بس حالاتي طارئ من ماشين برندارن أم درمان كان حالاتي شواتنا أم درمان كان حالات قالك حالات معنا ما تش حال الكمبيوتر شيء بي تيابا متينك ما فيدري أم معالجة وان كان وهيك حالة أم معالجة نكهربا كان ما إسعاف هيا سائق إسعاف القلمة أم إحالة طوارئ كان أزل بالممرضة ما أم داوم في كامبيت كان كباب يرسفيك تقريبا في نزيكا 4 سالة يعني إيش أحداث هذا بلا ويعني شغلي ما قالك باشا ونساق أو قالك إترادينا وتشتك إيش ما بي يعني أم تخسيرنا كان مثلا وتنسيق نيفما ودكتور ده مثلا بني دكتور تشان تشاوكر أم يعني أمل طوارئ دواميتكن يعني حالات طارئ أو مثلا كأشمرة بين حالات حروق مثلا جلطينا HYS أفتشتي سهمو مثلا تشتك أم بكاربن أم جيرة أودكن وإيك مثلا أم نكاربن وجدي طاقة دكتور بي أم إحالة إذا خودكن قصة مثلا بداري يا شعباني كيوان الفيديو امشولي خلاوت مثلا اول جار مثلا ساخت شت الدسبيك الدف مثلا هنجيت بورة تجدف حليمة باش تجدف دكتورة باش تنجي دكتور بين علاج نفيست باش تنجيت الدف مع ام علاج الدنيا وعلاجي ام بوي شرحت كان كاتشاد خود كادي كانجي خود كا تشي مثلا كيش درمان القلب درمان دي تشنابت بخود مختبر شغله بخوينا دست آوا زراوا یا استیرا ام وان هر سه شغلات کن الوی مختبری ده و هر شغله که هبه زحمت ویجی هیا و نخوشید ویجی هی ناس و کان کادر ایکت شغله آنش نساق جیرا شغله ماجی يعني قالك مجموعة فحصات خوينين ما يدهين كومبليت هيا الماما ليفر فاكشن تيست ام تشيكين ليبيد بروفايل ام تشيكين ام تي اس بي تشيكين اتش بي اس ويدات بروسيلا يعني مجموعة فحصات قالك باش هيا ام فيدري ام تشيكين لێرە چارەسەری هەموو ئەو دەردانە دەکرێت کە بەرەو چاوەڕەکانی گرتووە و بۆتە برینێکی سەخت بەڵام ئەم برینە لەلایەن ئەو گەنجە کوڕکچانە ساڕژ دەکرێت کە بەشێکی زۆریان ئاوەرن و خۆبەخشانە ئەو کارە دەکەن
ئەو پزیشک و کارمەندە دڵسۆزانە لە خەمی مەینەتی و ئێش و ئاساری ئەم ئاوارانە بوون، بۆیە بڕیاریاندا خۆیان تەرخام بکەن بۆ کارێکی گەورەی مرۆڤ دۆستی، ئەویش خزمەتکردنی لایەنی تەندروستی ئاوارەکانە. متفید از هندک هزرت خالد درباره نخوش نفسی بیجم اوین خالد نوف مجتمعی مدا که هم هزرک خالد شوانو کی هکر ام بین نقطه ایکه و ام همیو ایگولی بی او کو ام بیجین اوین چنا دفنوش دارین درونی ام چد بیجین اوانو ام بیجین اوان شخصا هندینن اوجی تشتکی ندرسته که ام بیجین اوانو هندینن بلکی وان شخصا جی هندک تشتت هین هندک وقت بیجن هندک ظروف بسروان دهاتین هندک تشتین زحمت سروان دهاتین آن هندک مثلا نوکاوکی و شر سروا دهاتی هوی ول وکری کو درون و تک چویا آن کو شخصی و تک چویا اوجی امنا بیجن وان شخصا دین بلکه وانج چهار سریا خوی هی و دویتن بیتا چهار سر کرن او جب ریکا دکتور نفسی آنجی هاریکار درونی اول نقطه ایکیا نقطه دوه امد بیجن درمان درونی ادمان چت کن و ام بدوینا کدن ام درمان درونی بخوی او جبر کو ادمان چت کن نخیر درمان درونی ادمان چنا کن و دکتور اخصائی تقریبا نزدیکی 5 درمان میت هی تنی 4 درمان درونی ادمان چت کن و او جی دکتور نفسی وان درمانا نادن تنی هکر اخصائی نبدن وان درمانا ندانن و ادمان چت کن ام توعیه دینوانو درباره حالت وان نفسی راست ظروف زحمت بسروان دهاتین و گلک شوانا توشی نساخیت درونی دبین و هندک شوان جی دبیتن ام هاریکاری اونو بکی نفسیان کونه یعنی توشی وان نخوشیان بین و توعیات ما گلکن ام تقریبا هر فتره ام هندک توعیات دین درباره حالت نفسی یکی مبا شلاله فض مرة شلاله عمري تقريبا 16 سنة كنت سالة جديدة ومستمرة زاد رياض تختورم ودنان هم وشوينة بيجن بسوري مجالي نزمة سوري قلنا مقو بخارج مقو زبتني زنا نعم أقول زبتني بهم زارو دي تري مبهنا أستين ما بيدرين تشتي جوان بي تخسير معكن يعني حال النفسية ما براد تختار استاذ محمود ما براد بي همو يعني مساعدة عمتكن بس نيا كابتن مساعدة عمتكن يعني همو الكيش عمتكن قال لك جي لێرە دەرد و مەینەتی ئەو نەخۆشانە لە ئامیز دەگرن و برینەکانیان ساڕژ دەکەن. لە ڕێگەی ئەو خزمەتە هەموو ئازارەکان ساڕژ دەکرێن و ڕێگری لە نەخۆشی گوازراوە و بڵاوبوونەوەی دەگرن و تاک بە تاچی ئاوارەکان لە ڕێگەی خولی تایبەتی هۆشیارکردنەوە و خیوەت بە خیوەت چاودێری تەندروستی ئەو ئاوارە و پەنابەرانە دەکەن. معاون طبي ما الطوارئ كان بابير سيفي وان ام دوامتكين ام خزمتا خلكي كان بيدكين ام معالجة وانتكين كام شغلي دكتور بيجي ما ام ريفد ماشينين عمليات بطوارئ بحالة ام تمشينين مثلا كانوا اللي بي ام شي بكين ام الطوارئ داخل بكين مغذي بيبا بكين ام تداوي بكين حالة شواتي وان ام افسي صار ام الفيدري دوامتكين خزمتا خلكي كم بيتكين الفيدري الكامبا بيرسبي دوامتكن بترشو لملقى الجنكا يعني حالة نسائي وجنكت بحال ومتابعة فولو اب انتينيتالي وبوست نيتالي مشكلة ما بتر الفيدري يعني نساغ قلقن عدد يوان قلقا ويتبحال جي قلقن الفيدري يتبحال يعني دي متابعان كن وقت اولي بحال حتى دماغيك حتى بتشيكي جدا حتى بشتهين جيجا بو علاجي بو فحصا بو سونري بو حميد شتوان دكتوري محمود قنجين المستشفى مساعدات كانوا قال لك من محتاجي وانين وما ادري وجي مساعده وان بكين من الدماء وقال لك مساعدات كان همو تفسيرنا كان مدير وتختار المستشفى همو قال لك قنجين ودكتوره همو مساعدات كان ابا بو ما 3 ساله ابا قسم ما بكريا
وشغلي ما أمارية وعنواني مني وظيفي IT قسم IT Information Technology أم الخدمات إذا نجبر بان أوارا جبر بان نازحة هردم و أم جهنادنا شغلي خو چندی شغلي ما بزحمت كت چندی ما تعب ديت ما دامي خدمتك جوان شخص عارض كن جوان فقير عارض كن أم جهنادنا عشغلي ئەوە باس کەم کە ئەو ئاوارانەی قەزای زاخۆ ئێستا کە ماینە لە هەر ئێستا 6 کەمپەیە لە قەزای زاخۆ ئاوارەی تێدایە و ئەو ئاوارانەی کە لە ناو باژێڕینە ئەو 3-4 ساڵی چووی هەمووی ئاماری تایبەتی خۆیان هەیە ساڵانە ئەمە شتەکەی ئەنیوەل ڕیڤی و ئەنکۆ پێداچوونی ساڵانە مراجعە سەنەوی ئەمە دەکەین هەموو ئامار و شتیوان بەجودا ئەمە دەخەینە ڕوو لەگەڵ کە پێویستیان بەچیە و ئەو گرفتانەی ئەو مەشاکلانەی تووشی مەدەبی دەربارەی ئاواران سەبەب بۆ پێشکەشکردنی باشترین خزمەت لۆوان دەمەوێت ئەو خاڵەش ڕابگەینم کە ئێستا ئاوارە ئەوەندە زۆرن لە قەزای زاخۆ بەسەر لۆ نمونە 2017 ئەگەر تەمەشایکەین ئەو ڕێژەی ئەو منداڵانەی لە دایک بوونە 45 ئاوارەنە 55 خەلکی ئاکنجی ڕەسەنی زاخۆنە کەواتە ئەوە احتیمالە پشتی چەند ساڵی شکاوەی لێبی ئیدی ژمارەی نفوسی ئەنک و کەسانی ئاوارە ڕۆژێک وەلێدێ لە خەلکی زاخۆ زیاتر دەبن چونکە ئەوانە ڕێژەی منداڵبوونیان زۆر زۆرە نەوەکو خەلکی تکەنە عائیلە هەیە هەر زۆر جار ئافرەت دەبینین لە 1 ساڵ 2 بەیان ویلادەی لۆ دەکرێت بە 2 پرۆسێسی ویلادەی بووە ئەوە بەدایان جار ڕوویدایە. لە درێژەی ئەو کارە گرنگانەی ئەنجامیان داوە گرنگیدانە بە کەرتی تەندروستی ئەو بنکە لە خێوەتێک دەستی پێکرد کە ئێستا بووە بەیەکێک لە گەورەترین و پێشکەوتوترین بنکەی تەندروستی لە ناو کەمپەکانی کوردستان ئەو کارەش لەسەر دەستی بەڕێوەبەرایەتی کەمپ و کارمەندی دڵسۆزی ئەو بنکەیە کە خۆبەخشانە ئەو بنکەیان گەیان بەو ئاستەی کە هەموو نەخۆشێک چارەسەری پێویستی بۆ دەکرێت ئاریشە و زەحمەت و ئەو ڕەنجال لێرێ هاتیەدان gelek zahmet bû li destpêkê ji me re nexweşa geleka zêde bû me ew kadrê pêdivîjî nebû em şiyan hemiya textiye bikin û nexweş jî gelekî tengav û tehemila wê çendê nedgir caverê bimînit. Li gel hindê jî mişkîla xarinê hebû ev mişkîla xarinê gelek şolê me bi zehmetê dikir çikî xarineka neya durist bû neya tenduristî bû neya paqij bû الفيري حالات النسخية بمجالك زيادة كان احتمالا آف نبو شیشت نبو جالك بزحمت بو كارت ما سر ما جالك بزحمت كن دو جارا ایک ما زحمت ديت يا دويجي او كارت وانت كر نبونا آوه نبونا خارنكا درست نبونا درمانا اوانا نساخي زيادة كرن اللود السرما زيادة كر آریشید ما بو بهرابتری جی حتی امشیان تاراده که او نخوشین مطرس آنوید وگر امشیان وانا بچه که سنوره که بودانین شنی امشیان مدست چاره سریا نخوشی دیترید کرد. ئەو کارمەندانە دابەش دەبن بە پێی پسپۆڕیان و ئەرک دەبینن ئەو ئەرکەش لەلایەن کارمەندانی تەندروستی و پزیشکان ئەنجام دەدرێت یەکێک لەو کارانە کوتانی منداڵانە لە ناو کەم ئەو کارەش ماڵ بە ماڵ و خیوەت بە خیوەت هەنگاوی بۆ دەنێن تا بتوانن نەوەیەکی تەندروست و سەلامەت دروست بکەن. دەستپێکە وەختام هاتینەوەی کەمپێ ئەگەرم بەراوردیەکە بین ڕۆژانە نزیکی 400 حتا 600 نەخۆشمە دیتن ئەڤروکە ئەم ڕۆژانەش 8 حتا 100 حتا 100 نەسەخە زیاتر ئەم نابینین
دەستپێکی حالت gelek زێدە بوون حالەتی نەخۆشی تایبەت هلاوێتن تایبەت زگچوون ئەو تیف و حمەت ماڵتا مەلاری ئەف نەخۆشە هەمی هەبوون بەس الحەمدلله ئێستا زۆر کێم بوونە ڕۆلێ ڕێڤەبەریە ساخلەمیە زاخۆ ڕێڤەبەریە گشتیە ساخلەمیە پارێزگاها دهۆکێ ڕۆلێکی gelekێک جار زۆر بوو di çend pêngavekê gelekêt pozitif da şiyan evî bingehî bikin bingehekê nimûne. Me çend tîmên taybet çêkirin karêwan rawşenbîriya tenduristî bû û geriyan nav xîvetgehê bi şêweyekê giştî mal çûne têda her heftiyane nexweşiyek taybet me amojgariyê wan ئامۆژگاریت وان بۆ تیمێ وەکو نۆژدار شەرحت کردن بۆ زارۆکە شێوەیەکی گشتی بەشێک تایبەت ڤاکسیندان هاتنە بەشێک تایبەتی ڤاکسینە هاتیە دانان ئەف بەشەژی پێک هات پوشت بە هەمی جۆرێت ڤاکسینە نەبەس ئەو زارۆکە بتنێژی حتا بۆ وان ئەو وافرەتێت دوگیانی تایبەت هەیوێت دەستپێکی هۆکاری سەرەکی سەرکەفتنی ئەف بنگەها هاریکاریە ستافێ me هەمی پێک بە وەکو تیمێک شۆلت کرد دیف هزر و بۆ چۆنێت هەر کادرێکی me وەرگتین و ئەو بەشێت مەدانان هەرێکی جێخوا بەشێخوا پێش بێخت و ئەمشیاند vê çendê de evî bingehî bikîne bingehekê nimûne şilayê çareseriyê ve şilayê sistemê kargerî ve بۆ سەردان و şilayê dîvçûnê ve بۆ nexweşa ku hemşiyan hemî nexweşa li vêrê bibînin û gel hindî jî dîvçûnê ser bikîn. Ev sê sala ez li vê derê dewam dikim qismê min telqîhata şixulê min telqîhata تلقيحات قلقي المهم من الزاروق كامبيرا المحتاجين تلقيحات الزاروق الباما هنا إجني الحوامل الباما هنا هجي تلقيحات تببي الباما هنا وأم خوش شغلي شيردانا أسرشتي أم شيرتا داكات كن كشيري خبتنا تلي شيري داكي قلقي في دايا إجبر إيش داري تشينا بنداكا أكثر روجا بشتي ولادي وجنب حال جيتنا باما ام شيرة عليت كن ام بجنتي بريكة هون بولدن حاضر بكن ده شيري خو بنتي بشتي ولادة بسلامتي بنيف ساعتها كرضاع وكولادة طبيعية بي وهكا قيصرية بي بشتي دسي ساعتها شيري خو بنتي اجبر شيردانا اداكي قالك في دايا ويكسر او هردور رجل بري او شيرة داكي او مادا اس بي ازر وكا افي او قالك في دايا اجبر دا وكا يرقان شينا بزارنا بنزارو هكا دانه دي شيري خو هكا او زر جيبون هتانا كي كدانه دي تكرم ويان برازا رش افيجن وتشيبي يرقان جي كتشيبي ئەم کارتەش پێشکەوتنی بەرچاوی بەخۆی و بینیوە لەسەر دەست و هەوڵی کارمەند و بەڕێوەبەرانی بەڕێوەبەرەتی تەندروستی زاخۆ بەدابینکردنی نەخۆشخانە و داو و دەرمان و پزیشک و ئامێرەکانی چارەسەری دەربارەی کەمپی بێرسڤەیەک ئەو کارمەندانەی کە لەوێ کار دەکەن ئەوانەش لە یەکی مانگی 2015 کە ئەو بنکە کرایتەوە چەند کارمەند دەکەن ئیشێ دەکەن خزمەتێکی زۆریان کردیە خۆی لەگە منەزەمەی ئیشێ دەکەن لە سەرەڕای هەندێ زۆر جاران لە پشتی لە دەربەدەر دەوامی ڕسمیوان و ئەرکی خۆیان ئەوانە هەر یارمەتی ئەو خەلکەیاندایە بە شەو و بە ڕۆژ بەدەیان جار و بە سەدان جاریش کە ئەو خەلکانە ئەوەی ئاکنجی ئەو کەمپەنە پێویستیان بە خزمەتی تەندروستی بووە پێنحالاتی تەنگاویان هەبووە ئەوانە سەرەدەری لەگەریان هاتەکردن و چارەسەری پێویستیان وەرگرتیە و ئەوان ئەو کارمەندانە بەڕاستی ئەوەی بە تایبەتی هی بێرسڤەیەک ئەوان فترە ئەوە دەبتا نزیکی 3 ساڵ و نیو لۆ 4 ساڵان دەچی ئەوە لە زۆر بە بەڕێکوپێکی بە ئەرکی خۆیان هەستاینە و ئەو خزمەتەی کە پێیان کرایە
و پێشکەشی ئەو خەلکیان کردیە کە دانیشتوی ئەو کەمپەیە. ئەوە دیاری بەرنامەی سەربازی ونە لە کەنالی کوردستان 24 پێشکەشی ئەو کارمەندانە دەکەین کە لە بنگەی تەندروستی بێرسڤەیەک کاریان کردووە کار دەکەن لە پێناوی خزمەتکردنی ئەو ئەوانە لەو کەمپە ئاکنجینە.